سڵاتان لێ بێوم کاتتان باش خۆشحاڵ بووم ئەم شەویش لە پرۆگرامی پرس و بەخت گەڕامەوە نێو ماڵەکانتان بە هیوام نوێژ و ڕۆژوتان قبول بوو بێ و سفرە و خوانی مانگی ڕەمەزانتان هەمیشە ئاوەدان بێت. خۆشەویستانم ئەم شەویش بە کۆمەڵێک پرسیار لەگەڵتانم ئێوەش ئەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەی سەر شاشەکان پەیوەندیمان پێوە بکەن و وەڵامی پرسیارەکانمان بدەنەوە. گەر وەڵامەکەتان ڕاست بوو ناوتان ئەچێتە نێوتیر و پشک و لەگەڵ کەناڵی ئاسمانی کەرکووک ئەبنا براوەی دیاری. خۆشەویستانم هەموو شەوانێکی مانگی ڕەمەزان لەگەڵتان بەردەوام ئەبین بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز لەگەڵتان بەردەوام ئەبین هەموو شەوێک کاتژمێر 8 پرۆگرامی پرس و بەخت لەگەڵتان ئەبێت. ئێوەش ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن تاکو و براوە بن لەگەڵمان. ئەگەر پەیوەندیمان ئامادە بێت نازدارخان سڵاوت لێبێ. لە تۆش بچوونی باسی سڵاوت لێبێ نازدارخان. وڵاو لە تۆش بچوونی گیان باسی زۆر سپاس. تۆ چۆنی؟ نازدارخان جۆت لە منە؟ بەڵێ گیان دەنگت تێ. تۆ چۆنی؟ چۆنی باسی گیان؟ زۆر سپاس بۆ قوربان. نازدارخان بەچیەوە خەریکی؟ لە ئاکرێ گیان. لە ئاکرێ. نازدارخان؟ بەڵێ لە ئاکرێ. لە ئاکرێ خۆشەویستەوە. نازدارخان بەچیەوە خەریکیت؟ وەڵای ئیشی ناو ماڵ. نازدارخان؟ بەڵێ گیان بە ئیشی ناو ماڵەوە خەریکم. زۆر باشە نازدارخان. جەوی ئاکرێ چۆنە؟ وەڵای ئەمڕۆ کەمێک باشترەوە دوو ڕۆژە زۆر گەرم بوو. گەرم بوو؟ کەشی ڕەمەزان لە ئاکرێ چۆنە؟ لەگەڵ ڕەمەزانە چۆنن؟ والله رمضان خوشة ما شاء الله خوش بريودة شكرا بي الحمد لله شكر. سپاس بخوا. نازدارخان ئامادەی پرسیاردا ڕاستە بکەم؟ يعني ان شاء الله. بله بله. ئەگەر پرسیارەکە بێتە سەر شاشە. یەکەم فیلمی سینەمایی لە جیهاندا لە ساڵی چەند پەخش کرا؟ شاف من هات سينما. ساڵی 1970 1920 1990 1921. نازدارخان کات بۆ تۆیە. بس اختيارات دوباركو. 1970 1920 1990 1921. 1921. 21 دڵنیایت؟ لا والله دنياني. من 21 وەرئەگرم نازدارخان؟ بله. زین وەڵامەکەت ڕاستە. بەداخەوە نازدارخان وەڵامەکەت هەڵە بوو. سپاس بۆ پەیوەندیەکەت کاتێکی خۆش. پەیوەندیەکی تر ئەگەر ئامادە بێت. پاڤڵ لە شاری کەرکووکەوە. ئەم کاتت باش. سڵاوت لێبێ پاڤڵ. کاک پاڤڵ. بەڵێ دەستخۆشی و بەرنامەجوانتان لێکم. کاک پاڤڵ سڵاوت لێبێ. زۆر سپاس دەکەم سەلامەت بی. سپاس بۆ تۆ. کاک پاڤڵ چ کارەیت؟ خوێندکارم. پۆلی چەنی؟ پۆلی مەرحەلە 2. مەرحەلە 2. سەرکەوتوو بیت کاک پاڤڵ. سپاس کاک دەکەم پاڤڵ بەڕێز. کەشی ڕەمەزان لە کەرکووک چۆنە؟ باشە ئەلحەمدوللا زۆر باشە. سپاس بەخوا. ئامادەی پرسیارت ئاراستە بکەم؟ بەڵێ. بابێکەوە بچینە لەی پرسیارەکە. ناوی ڕاستەقینەی گۆرانی بێژ کەلسوم چییە؟ زانیاریت هەیە؟ وەڵڵاهی زۆر نانەوەڵ. زۆر باشە. ئێمە 4 ئیختیارت ئەدەینێ. فاتیمە، فەوزیە، فیردەوس، فایزە. فاتیمە، فەوزیە، فیردەوس، فایزە. کاتت تەواو بێت. من وا بزانم فیردۆسە. بەڵێ؟ فیردۆس. فیردۆس دڵنیایت؟ وەڵڵاهی زۆرش نانەوەڵ. فیردەوس وەرئەگرین. زین وەڵامەکەت ڕاستە. بەداخەوە پاڤڵ وەڵامەکەت هەڵە بوو. کاتێکی خۆش بۆ تۆ. خوات لەگەڵ. پەیوەندێکی تر ئەگەر ئامادە بێت. سەڵاح لە چەمچەماڵەوە. کاک سڵاح سڵاوت لێبێم. سلاوی خوا لە ئێوەش و دەستخۆشی بەرنامە جوانەتان لێکەم.
کاک سڵاح بەڵێ شەوتان سڵاو باش لێبێ سڵاو لە ئێوەش و دەستخۆشیان بەنامە جوانەتان لێکەم زۆر سپاس بۆ تۆ کاک سڵاح چکارەیت وەڵا خانە نشینم لە ماڵەوە بەڵێ خانە نشینم کارمەندیت لە بەڵێ، ساڵ بێ سەرکەوتوو بیت کاک سڵاح کەشوهەوای چەمچەماڵ چۆنە گەرمی نەکردووە واللهی تا ئیستا باشە لەخوا بەزیاوێ کەشەواکی ئەتا ئەم دەقەیە خۆشە نەساردە نەگەرمە سپاس بۆخوا کاک سڵاح لە کاتی بەڕۆژووبوونا تووڕە نابیت واللهی ئەوەی ڕاستی بێت ماوەی تەقریب دە ساڵێک 8 ساڵ 10 ساڵ ئەبێ ڕۆژوم لەسەر نەما بەهۆی نەخۆشی بەڵێ. دەستخانەوە ئەوانە بۆ هۆیەوە ئیسە توانام نەمە ئاجینا خۆم فامیدەم کردوەوە هەر بە ڕۆژوو بوومە بەڵامی تر ماوەی 10 ساڵێکە ئەم نەخۆشی دەستخانە کەوتێتە سەرم بەڕاستیەکەی ناتوانم بەخوا دوێنێ تاقیم کردەوە تا سعات 12:30 لە 12:30 ئەم تێک چوو ئەدە بەڵێ. دەشکانم سەلامەتی ئیشەڵە سەلامەت دەبی کاک سڵاح ئامادەی پرسیارت ئاراستە بکەم بەڵێ با بچینە لای پرسیارەکان زانیاری چۆنە کاک سڵاح واللهی باشم کام ئەکتەر ڕۆڵی سەرەکی لە درامای تەلەڤیزیۆنی هەبوو نەبوو بینیوە کام ئاسانکاریەکە بەڵێ. زاهر عەبدوڵڵا سعدون یونس ئیبراهیم حەکیم جەلال بەیار درامای هەبوو نەبوو درامایەکی کۆنی کوردیە کام ئەکتەر ڕۆڵی سەرەکی تیا بینیوە پێم وایە زاهر عەبدوڵڵا ئەگەر بە هەڵەیان نەچوو بێتم زاهر عەبدوڵڵا وەرئەگرین بزانین وەڵامەکەی ڕاستە یان خۆت هەڵەیە بەداخەوە وەڵامەکەت هەڵە بوو کاک سڵاح کاتێکی خۆش بۆ تۆ خوات لەگەڵ پەیوەندێکی تر ماریا خان لە چەمچەماڵی خۆشەویستەوە ماریا خان سڵاوت لێبێت بەڵێ سڵاو لە تۆش دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم گوڵاتی سەرشاشە زۆر سپاس سڵاو لە تۆش بێ ماریا خان دەنگ و باست چۆنە ماشەڵڵا لە تۆش شاشە ئەلەی جۆری الحەمدوللا من ماریا خان ئەگەر کەمێک دەنگت بەرزکەیتەوە گوێبیستی تۆ نابم بەڵێ ئێستا باشە ماریا خان بەڵێ ئەلو بەڵێ ئەلو ماریا خان جۆت لە منە بەڵێ ماریا خان بچین لای پرسیارەکان ئامادەیت بەڵێ ئامادەم ئەگەر پرسیارەکە بێتە سەر ئێزگەی کوردی لە قاهیرە لە ساڵی چەند کەوتە کار ماریا خان ئەگەر سەوتی تەلەڤیزۆنەکەت کچکەیت بەڵێ بەسەرچەم ئاسانکاریەکان ئەگەر بێتە سەر 1938 1948 1958 1968 1958 58 دڵنیایت ماریا ماڵا دڵنیا نییە نایگۆڕیت هاوکاری ناکەی بەداخەوە ماریای خان چوار اختیارم داوەتە پێت ناتوانم زیاتر هاوکاریت کەم کاتت ئەبێت پیرۆزە وەڵامەکەت ڕاستە ماریا لە چەمچەماڵەوە تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بە پەیوەندێکی تر ئەگەر ئامادە بێت ئاوێژە خان سڵاوت لێبێ سلام کارتان باش باشتر بۆ تۆ ئاوێژە پیرۆزبایی چەشنی ماگی ڕەمەزان لە تۆ لەسەر دەم کارمەندانەکەم لە تۆش پیرۆز بێت چاوەکەم زۆر ئاوێژە چکارەیت باڵێ کچی ماڵەوە کچی ماڵەوەی سەرکەوتوو بیت زۆر ئامادەیت پرسیارت ئاراستە بکەم باڵێ فەرموو ئەگەر بچینە لای پرسیارەکان بۆ یەکەم جار ئامێری ڕادار لە چ وڵاتەیەک بەکارهێنرا سعودیە کۆریای باکوور بەرازیل بەریتانیا زانیاریت هەیە ئاوێژە ناوەڵە
چوار اختیارت لە بەردەمایە دانەیەکان هەڵبژێر. سعودیا، کۆریای باکوور، بەرازیل، بەریتانیا. ئاوێزە کاتت تاو ئەبێت بەڵێ با بەریتانیا بەریتانیا و بەریتانیا وەرئەگرین. پیرۆزە وەڵامەکەت ڕاست بوو. ئاوێژە خان تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەرەوە ئەگەر پەیوەندێکی ترمان ئامادە بێت. تەها لە کفریەوە. کاک تەها سڵاوت لێبێ. سڵاو لێ بێم کاتۆ باش. باشتر بۆ تۆ کاک تەها. دەنگ و باست چۆنە؟ باشم سپاس دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم. زۆر سپاس بۆ تۆ. دەنگ و باسی کفریم. وەڵا باشە سپاس بەخوای بینیە هەر وەکو شارەکانی تر هەمووی خۆشە. کاک تەها کەشوهەوای ڕەمەزان چۆنە لە کفری؟ وەڵاهی ناڵێم هەر وەکو شارەکانی تر خۆشە بەسی زەریە بە حکمیەوەی لە گەرمانایە تۆ زێرە گەرمترە. بەڵێ کەمە زەحمەترە. کاک تەها یاریە کوردەواریەکان لە کفریە ئاکرێ ئێستا؟ وەڵا ئەکرێ بەڵێ بەردەوام هەیە. سپاس بۆخوا. کاک تەها ئامادەی بچینە لای پرسیار؟ ئەگەر پرسیارەکە ئامادە بێت. چاویلکە لە ساڵی چەند دروست کرا؟ 1835 1845 1855 1865 کاک تەها کەمێ قورتە پرسیارەکە بەس کاتت تەواوە بێ کاک تەها. با یەکەم بێ 1835 1835 بەڵێ 1835 وەرئەگرین. بەداخەوە کاک تەها وەڵامەکەت هەڵە بوو. کاتێکی خۆش بۆ تۆ. پەیوەندێکی تر؟ شۆخان لە هەولێرەوە. شۆخان چۆنی؟ زۆر سپاس دەکەم سەر خاتون بەرەز ئەحواڵت تەندروستی. سپاس بۆ تۆ لە تۆش پیرۆز بە شۆخانگیان. شۆخان شکارەیت؟ وەڵا ئێستا کاری حاضر لە ماڵم. بەڵێ؟ لە ماڵەوە. لە ماڵەوەیت؟ دانیشتی بە دیار پرۆگرامەکەی ئێمەوە. زۆر زۆر خۆشحالیشم لە بوو یەکەم جارمە بۆ ئەم شۆخان شەوانی ڕەمەزان لە هەولێر دەرناچنە دەرەوە بگەڕێن پیاسەیەک بکەن شتێک بخۆنەوە؟ ئەگەر سەوان ئەچین ئەوانی ڕۆستکە ناکرێت بەس سیوانێ؟ بەڵێ شۆخان ئامادەی پرسیارەدا ڕاستە بکەم؟ یاڵڵا فەرموو. بەیەکەوە بچینە لای پرسیارەکە. گەورەترین باخی شار لە جیهاندا لە کام وڵاتە؟ باخی شار گەورەترین باخی شار لە جیهاندا لە کام وڵاتە؟ کەنەدا، سویسرا، هۆڵەندا، تورکیا؟ وەڵامی یەکەم. کەنەدا؟ کەنەدا. دڵنیایت؟ وەڵا ئینشاڵڵا. نایگۆڕیت؟ دیسوورم یەکە نیگەڕە ئەم زۆر دڵنیام ئەوەی. زۆر باشە با کەنەدا وەربگرین زانین وەڵامەکەت ڕاستە. شۆخانگیان تا کۆتایی پرۆگرام بمێنەرەوە لەگەڵمان. پەیوەندێکی تر؟ ئەلۆ ئەم کاتۆ باش. لانا لە سلێمانیەوە. بەڵێ دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم. سپاس. زۆر سپاس بۆ تۆش. بەڵێ لانە گیان دەنگ و باست چۆنە؟ ئەلحەمدوللا سپاس بۆ خوای تۆ چۆنی؟ لەخوا بەزەبێ. لانە گیان دەنگ و باسی سلێمانی شەوانی سلێمانی چیەکان ئەچنە دەرەوە؟ ئەلحەمدوللا بە ساقە بووم وەڵا گشتمان باسی. لەخوا بەزەبێ. لانە گیان سەردانی خزمانەکەن لە شەوانی ڕەمەزانە؟ بێ لە شەوانی ڕەمەزان ئێمە هەموو کات تێکەڵین. لەخوا بەزیاد بێ. لانە شەوانی ڕەمەزان سەهۆڵەکەی سلێمانی قەڵەوەڵغا؟ زۆریش. لەخوا بەزیاد بێ. لانە ئامادەی بچینە لای پرسیارەکان؟ گیان بەڵێ با بڕۆین. زۆر باش.
بچینە لای پرسیار. کام پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بوو زمانی گیاندارانی دەزانی؟ بەڵێ نوح اختیارەکان پێغەمبەر، سلێمان پێغەمبەر، یعقوب پێغەمبەر، داوود پێغەمبەر. پێغەمبەر سلێمان درودی خوای لەسەر سلێمان پێغەمبەر بەڵێ دڵنیای؟ بەڵێ نایگۆڕی؟ سلێمان پێغەمبەر نەخێر نایگۆڕم. سلێمان پێغەمبەر وەرئەگرین. پیرۆزە لانەخان وەڵامەکەت ڕاست بوو. زۆر تا سپاس کۆتایی دەکەم. پرۆگرام لەگەڵمان بمێنەرەوە. کاتێک گەر پەیوەندی ترمان ئامادە بێت. هێلین خان، ئەکاتەوە کاتێک باش هێلین لە شاری کەرکووکەوە. هێلین سڵاوت لێبێ. سڵاوی خوا گەورەت لێبێ. هێلین دەستخۆشی بە کامەکەت لێکەم. زۆر سپاس بۆ تۆ. هیوادارم سەرکەوتوو بیت. سپاس بۆ تۆ. هێلین پەیوەندەکەت بە ئاسانی وەرگرت. بەخوا سێ ڕۆژە هەوڵە دەبشکرد بۆخوا ئەمڕۆ وەرم گرت. سپاس بۆخوا. هێلین چکارێت؟ خێرکارم پۆلی چەنی؟ لە پۆلی نۆی پۆلی چەنی؟ نۆ پۆلی نۆ. سەرکەوتوو بیت هێلینگیان. لەگەڵ ڕەمەزانە چۆنی کەوا خوێندنتان هەیە ئێوە ئایا کاریگەری هەبووە؟ وەڵا کاریگەریە بە بەڵام ئیشەڵا خوای گەوری هیدایەتمانەدا. ئامین. دەستە خۆش بێ هێلینگیان. هێلین ئامادەی بچینە لای پرسیار؟ بەڵێ با بچینە لای پرسیار بەیەکەوە. بۆ یەکەم جار لە کام وڵات بیری نەوت لێدرا؟ بۆ یەکەم جار لە کام وڵات بیری نەوت لێدرا؟ ئەمریکا، سعودیا، عێراق، ئێران. ئەمریکا، سعودیا، عێراق، ئێران. عێراق یارمەتی مەدەی. چوار ئاسانکاریم پێت داوە هێلین سعودیا. کاتت تاو ئەبێت. سعودیا سعودیا دڵنیایت؟ وەڵی زۆر ناگە یارمەتیشم بێت. سعودیا وەرئەگرین هێلین بزانین وەڵامەکەت ڕاستەیە خود هەڵەیە. بەداخەوە هێلین وەڵامەکەت هەڵە بوو. کاتێکی خۆش بۆ تۆ. پەیوەندێکی تر؟ کاڵێ کاڵێمان لەگەڵا. کاڵێ سڵاوت لێبێ. سڵاو لە زۆر باش بەفەڕە بوو. کاڵێ گیان باش سڵاوت لێبێ. سڵاو لە تۆش بە قوربان باشی. سپاس بە قوربان. کاڵێ دەنگ و باسی سلێمانی چۆنە؟ وەڵا باشە لەخوا بزەوە کەمی سپاس ساردە. بەخوا. بەچیەوە خەریکی کاڵێ؟ وەڵا تێژەری دەرونیم. بەڵێ تێژەری دەرونیم. کاڵێ گیان کاڵێ خوێندکاری؟ گیان ناتاوم کردو تێژەری دەرونیم. سەرکەوتوو بیت. کاڵێ ئامادەی بچینە لای پرسیار؟ ئەروەڵا ئامادە بچەقم. بچینە لای پرسیار بەیەکەوە. ساڵی چەند بەشی زمانی کوردی لە ڕادیۆی ئەمریکا کرایەوە؟ ساڵی چەند بەشی زمانی کوردی لە ڕادیۆی ئەمریکا کرایەوە؟ ساڵی 1982 1992 1993 2003. کاڵێ گیان زانیاریت هەیە؟ نەوەڵا کاڵێ کاتت تەواو ئەبێ چاوەکەم. 92 92 92 92 وەرئەگرین. پیرۆزە کاڵێ وەڵامەکەت ڕاست بوو. تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەرەوە. گەر پەیوەندێکی ترمان ئامادە بێت. شەهێن ئەلوان کاتێک سڵاوت لێبێ شەهێن خان. شەهێن بەڵێ چۆنی؟ زۆر سپاسێکی چۆن دەنگ و باس چۆنە؟ سپاس بۆ خوا. بەخوا بەزیاد بێ. شەهێن لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ وەڵا الحەمدولله سپاس بەخوا. گەرم نییە؟ باشە لەخوا بەزیادێ. شەهێن چکارێت؟ وەڵا ئافرەت ماڵەوەم. بەڵێ ئافرەت ماڵەوەم خەری کارهات ماڵەوە ماڵەوەم. سەرکەوتوو شەهێنگیان. ئامادەی بچینە لای پرسیار؟ بەڵێ بەیەکەوە بچینە لای پرسیار.
سەری یەکەم جار ئەڵقەی مارە بڕین لە چی دروست کرا؟ یەکەم جار ئاسان کارێکە. پلاتین، زیو، زێر، ئاسن. ئەڵقەی مارە بڕین یاخود ئەڵقەی هاوسەرگیری بۆ یەکەم جار لە چی دروست کرا؟ شایان کاتت تەواو ئەبێت. لە ئاسن ئاسن؟ بەڵێ دڵنیایت؟ ناوەڵە زۆر نا ئاسن وەرئەگرم شەهێن زڵین وەڵامەکەت ڕاستە خۆتەڵێ فیرۆزە شەهێن وەڵامەکەت ڕاست بوو تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەرەوە. زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان ئەچینە لای ناوبڕەکەوە گەڕینەوە لاتەن. سڵاوتان لێبێ من ئاواتم. هەموو شەوانی ڕەمەزان لە بەرنامەی پرس و بەخت ئەبمە میوانی ماڵەکان. لە پرس و بەختدا من ئەپرسم ئێوەش بۆ وەڵامەکانتان دیاری بکەن. هەموو شەوانی ڕەمەزان لە پرس و بەختدا بە کۆمەڵێک دیاری میوانی ئێوە بوو. بەڵێ خۆشەویستان گەڕاینەوە لاتان بۆ درێژەدان بە پرۆگرامی پرس و بەخت. ئەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانی کەوا لەسەر شاشەکە دەرئەچێ پەیوەندیمان پێوە بکەن و بزانین بەختتان چۆنە و ئەتوانن وەڵامی پرسیارەکانمان بدەنەوە. ئەگەر پەیوەندیەکی ترمان ئامادە بێت. شیلان خان لە شاری سلێمانیەوە. شیلان سڵاوت لێبێ. سڵاوی خوای گەورە لە تۆ لە سەردەم هاوکارانت، سڵاوی خوای گەورە لە خاتری بەڕێز تۆش بە شیلانگیان دەنگ و باست چۆنە؟ زۆر سپاس دەکەم، هیوای سەرکەوتن بۆ تۆ بۆ سەردەم هاوکاران سەرخوازم لە شانساغ بێت ئەمەندرێت ئینشاءالله. قوربانی شیلانگیان زۆر سپاس دەکەم چاوەکەم. شیلان سەردەم هاوکاران دەکەم گیانەکەم. شیلان گیانەکەم بەڵێ خاتمگیان گوێم لێتان. بە ئاسانی پەیوەندیەکەت بۆ وەرگیرا؟ وەڵی یەکەم شەومە هەوڵم مان سپاس بە خوای گەورە ئاسان وەرم گرت. ئینشاءالله بەختێکی باشترمە بێت. سپاس بۆخوا. شیلان لە شەوانی ڕەمەزانە سەردانی خزمان یاخود دەرچوونتان هەیە بۆ شوێنە گشتیەکان یاخود بۆ بازار بۆ شوێنێکی ئاواهی؟ نەوەڵا خاتمگیان تا ئێستامە ئەمڕۆ سێم ڕۆژ بووە تەقریبەن هەر لە ماڵەوە بووین نەچوومەتە دەرەوە. نەوەڵا خاتمگیان لە شتان ساغ بێ. شیلان چینە لای دەکەم لەگەڵ جەنە گیانەکەن باس بچین. چینە لای پرسیار. باڵە فەرموو. کێ بوو یەکەمین کەس دراوی کاغەزیان دروست کرد؟ عەفو بەکارهێنا. تورکیەکان، ئەمریکیەکان، فەڕەنسیەکان، یابانیەکان. کێ بوون یەکەمین کەس دراوی کاغەزیان بەکارهێنا؟ خاتمگیان یارمەتیم بێ عەزیز نەبێ بە ببوورە شیلانگیان چوار اختیارم پێت دا و چاوەکەم ئەتوانی دانەی هەڵبژێریت. وەڵایی بە تاکی دێزنیم خاتمگیان با یابانیەکان بێ. یابانیەکان دڵنیایت؟ بەڵێ بەڵێ گیان کاتت تەواو بێ شیلان خان من یابانیەکان وەرئەگرم. بەڵێ بەداخەوە شیلان وەڵامەکەت هەڵە بوو. کاتێکی خۆش بۆ تۆ خوارد لەگەڵ. پەیوەندیەکی تر؟ کاک عومەر لە کەرکووکەوە. کاک عومەر سڵاوت لێبێ. سڵاو لە تۆش بێ. کاک عومەر بەڵێ سڵاوت لێبێ. سڵاو لە تۆش بێ. دەست خۆش بێ. دەست بەشی بەرنامەکەتان لێکم. زۆر سپاس کاک عومەر دەنگ و باست چۆنە؟ باشین لەخوا زیادێرا بێ. سپاس بۆخوا. کاک عومەر بە چیەوە خەریکیت؟ مۆزەفم. بەڵێ
مۆزە. من گوێبیستی کاک عومەر نابم. کاک عومەر جۆت لە منە؟ بەڵێ جۆمێتە. کاک عومەر ئامادەی بچینە لای پرسیار؟ باسی. زۆر باش. جیاوازی کات لە نێوان کوردستان و لەندەن چەندە؟ بەڵێ. 2 ساعات، 3 ساعات، 4 ساعات، 5 ساعات. 3 ساعات. 3 ساعات؟ بەڵێ. سای وەڵامەکەی ڕاستە من 3 ساعات وەرئەگرم. چاوەڕێ ئەکەین کاتت کۆتایی پێبێت. من 3 ساعتم وەرگرت. زۆر باشە. پیرۆزە کاک عومەر وەڵامەکەت ڕاست بوو. تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەرەوە. سەلامەتی دەخۆش. کاتێکی خۆش بۆ تۆ خوات لەگەڵ. پەیوەندیەکی تر؟ سڵاو کاتۆ باش. کاک ئارام لە شاری کەرکووکەوە سڵاوت لێبێ. زۆر سپاس سڵاو کاتۆ با دەخۆشی لێکم بۆ بم بەرنامە جوانە پێزای مانگی ڕەمەزانتانش لێکم ئینشاءالله خۆی گەرە قاعەت و عیبادەت هەموو لای قبوڵ کە. زۆر سپاس بۆ تۆ کاک ئارام. کاک ئارام بەچێوە خەریکیت؟ گیان کاسبم. کاسبی لە شستاخ بە کاک ئارام لەگەڵ ڕۆژوات چۆنن لەگەڵ مانگی ڕەمەزانە کە شوهەوای کەرکووک سپاس گەرمە؟ بۆخوا باشین. سپاس بۆخوا چەنە تۆ بڵێ جۆ گەرم بەس باشین لەخوا بە زیاد بێ. سپاس بۆخوا. کاک ئارام ئامادەی بچینە لای پرسیار؟ فەرموو. ئابێ کۆ بچینە لای پرسیار. لە چ وڵاتەیەک بۆ یەکەم جار مۆڵەتی شۆفێری درا بە شۆفێر؟ 4 وڵاتت پێڵێ؟ فەڕەنسا، دانیمارک، ئیسپانیا، ئۆکرانیا. فەڕەنسا. فەڕەنسا؟ بەڵێ. چۆنوا بەپە لە وەڵامت دایەوە دڵنیایت؟ وەڵا بۆچن بۆ فەڕەنسا چێ؟ نایگۆڕی کاک ئارام؟ وەڵا با فەڕەنساکە بێ. فەڕەنسا؟ بەڵێ. باشە فەڕەنسا وەرئەگرین وا دیارە کاک ئارام دڵنیایەوە بەپە لە وەڵاممانی دایەوە. یاخود شارەزایی هەیە. پیرۆزە کاک ئارام زۆر سپاس. وەڵامەکەت ڕاست بوو. تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەرەوە. پەیوەندیەکی تر؟ الو السلام دولبەر خان. الو السلام علیکم. عەلەیکوم ئەسسەلام. سڵاوت لێبێ دولبەر خان. لە تۆش لە چۆنی خوشکی بەڕێزەکەم باشی؟ زۆر سپاس دولبەرگیان. کەشوهەوای دۆک چۆنە؟ مانگی ڕەمەزانی پیرۆز لێ پیرۆزێ؟ لە تۆش پیرۆز بە چاوەکەم. عزیزی منی زۆر سپاس. دولبەر کەشوهەوای دۆک چۆنە؟ زۆر خۆشە داوای لە بەزن لێ دەکەم. ناوم دلدارە نە دڵزارە. بەڵێ؟ ناوم دلدارە. دولبەر خان؟ بەڵێ دلدارم لەگەڵ تۆ نە دڵزار. دولبەر بەڵێ. بەڵێ. دولبەر خان. بەڵێ. دولبەر خان بەچیەوە خەریکیت؟ ببوورە کچیمانم. بەڵێ دولبەر بچینە لای پرسیارەکان. با بچینە لای پرسیارەکان. بەڵێ. بچووکترین گیانلەبەری شیرە خۆرە چییە؟ چۆن؟ دووبارەکە؟ بچووکترین گیانلەبەری شیرە خۆرە چییە؟ شەمشەمە کوێرە، کەروێشک، ماڕ، شیلە. با شەمشەمە کوێرە بێت. شەمشەمە کوێرە؟ بەڵێ. زانیاریت هەیە؟ بەڵێ. دڵنیای گیانی؟ بەڵێ. نایگۆڕی؟ نەخێر باوە بێ هاتو هەر لە سێ قوربانی چاوت بێت. باشە شەمشەمە کوێرە وەرئەگرین بزانین وەڵامەکە ڕاستە؟ بەڵێ. پیرۆزە دولبەر خان. بگۆرە خوشکی عزیزم ناوە دلدار لە دهۆکەوا بوو. بەڵێ؟ بەڵێ دڵزار؟ بەڵێ دلدار. دڵزار. دلدار. دڵدار. ببوورە ببوورە. ئاساییە خوشکی عزیزی منی. پەڕێزی تۆ دڵدارگیان ناوچووە تیر و پشکەوە تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەرەوە. پەیوەندیەکی تر؟ ئەو کاتت باش؟ ئەو کات باش؟ سایەق لە مووسڵەوە. پەیوەندیەکانمان سپاس بۆ ئەمڕۆ لە هەموو شارەکان پەیوەندیمان لەگەڵە. کاک فایق سڵاوت لێبێ.
سڵاو بۆ پێزەی کەوت دێتە سڵاو بۆ ئەوە پێزەی کەوت کۆنتڕۆڵ من جێبستی کاک فایق نابم سڵاو بۆ قالی کەرکووکەیە کاک فایق من جێبستم سڵاوت لێبێ سڵاو هەموو کاربەدای کەرکووکە پێوەستیە کاک فایق جێبیست بچە ناو پرسیارەکان زۆر باشە با بچینە لای پرسیارەکان داستانی ڕاژ لە چ وڵاتێکی ئەوروپا دارستانی ڕاژ لە چ وڵاتێکی ئەوروپا کاک فایق ئەگەر سەوتی تەلەڤیزۆنەکەت کسکەی و لە مۆبایلەکەتەوە گوێبیستی من بیت ئیتالیا نەمسا ئەڵمانیا نەرویج با ئیتالیا ڕقمیەک ژمارەیەک بەڵێ ئیتالیا بەڵێ ئیتالیا دڵنیایت بەڵێ دنیا ئەوە دنیای ئیتالیا وەرئەگرم ئیتالیا وەرئەگرین بزانین وەڵامەکەت بەداخەوە کاک فایق وەڵامەکەت هەڵە بوو سپاس بۆ پەیوەندیەکەت کاتێکی خۆش خوات لەگەڵ بەڵێ خۆشەویستان